لە ناحیەی وەرتێ سەر بە قەزای سۆران حکوومەتی هەرێم ئامادەکاری بۆ دروستکردنی کەمپێکی نوێ بۆ ئاوارەکانی سنووری بناری قەندیل دەکات. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر دەچینە لای پاملێرمان ئازاد ئۆمەراوەیی کە ڕاستەوخۆ لە ناحیی وەرتێەوە لەگەڵمان دەبێ. ئازاد سڵاوت لێبێ لەبارەی دروستکردنی ئەو کەمپە و ئەو ئیجراعاتانەی حکوومەتی هەرێمی کوردستان گرتوویەتە بەر لە پەراوێزیە و ئاڵۆزی و پێشهاتانەی کە سوپای تورکیا لە ناوچەکە خوڵقاندوونی بەکوێ گەیشتووە؟ بەڵام مامۆستا عەباس سڵاو لە تۆ لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێتن. هەروەک ئاگادارن ماوەیەکە لە مانجی 12 2017ەوە سوپای تورکیا دەستی بە لەشکرکێشی بۆ نێوخاچی هەرێمی کوردستان کردووە. تاوەکو ئێستاش زیاتر لە 30 کیلۆمەتر بە قوڵای 30 کیلۆمەتر هاتۆتە نێوخاچی هەرێمی کوردستان لە دەڤەری برادۆست وە بەردەوام لە پێشڕەویدایەوە بەردەوام ئالۆزیەکان و شەڕ و ئالۆزی و پێکدادان لە نێوان گەریلاکانی فەرەکە و سوپای تورکیا هەیە. ئەمەوێ ئاماژە بدەم شەوی ڕابردووش ڕوبەڕووبوونەوە هەبووە سوپای تورکیا و ناوسانەی تۆپباران کردوون و لە حاڵی ئێستادا من قسە بۆ ئێوەکەم لە دەڤەری برادۆست تۆپباران بەردەوامە ناوچەکانی گەلی ڕەش و خواکورک و سنین و لۆلان و مەغارەوە چەندین ناوچەی تر تۆپباران بەردەوامە لەلایەن سوپای تورکیاوەوە ئاگرێکی گەورە لەو ناوچە بەهۆی ئەم تۆپبارانانە کەوتۆتەوە. هەر لە میانەی ئەم تۆپبارانانەوە بەپێی وتەی بەرپرسانی تورکیا کەوا بەردەوام هەڕەشەی ئەوە ئەکەن کەوا بێنە بناری قەندیل و قەندیلیش لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ گەریلاکانی فەرەکە ڕووبدات و ئەو ناوچەیەش بگرن. دیارە لە میانەی ئەوەوە وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق بە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا هاوکاری و کۆمەچیان هێناوەتە شارەدەی وەرتە. ئێمە کەمێک پێش ئێستا لەوێ بووین چەندین هاوکاری بۆ ئەوێ هاتوون بەڕێوەبەری ناحیەی وەرتێ ئاماژەی بۆ داکەوە لە ڕۆژانی داهاتوو خێمەش بۆ ئەوان دێ بۆ ئەوەی لە هەر حاڵەتێکدا کەوا شەڕ و ئالۆزیەکان زیاتر پەرەیسەن لە بناری قەندیل بتوانن لەوێ کەم بۆ هاوڵاتیانی ئەو ناوچەیە دروست بکەن لە کاتێکا کە ئاوارە ئەبن لەو ناوچەیە زیاتر لە 63 گوند لە بناری قەندیل هاوڵاتیان لەو ناوچەیەدا نیشتەجێن و ئەمەش بۆتە هۆی ترس و دڵەڕاوچەیەک لای هاوڵاتیانی ناوچەکە و لە ئێستادا وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق ئامادەکاری کردووە لەگەڵ حکوومەتی هەرێم لە ئەگەری زیاتر تەشەنەکردن و بوونی شەڕ لە نێوان گەریلاکانی فەرەکە و سوپای تورکیادا. ئەمە بۆ ئەم مەبەستە زیاتر قسەشمان لەگەڵ هاوسەرۆکایەتی شارەوانی قەندیل کرد. ئەوانی شڕەتی ئەوەکەنەوە کە لە ئێستادا هیچ کەسێک لەو ناوچەیەدا ئاوارە بوو بێ ئەوان ئەڵێن حکوومەتی هەرێم بۆ وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراقیانەوێت ترس و دڵەڕاوچەی لای هاوڵاتیانی ناوچەکە دروست بکەن. بڵێ ئاساد هیچ ئامارێک هەیە لە دەرەنجامی ئەو شەڕ و پێکدادانانەی کە لە چەند ڕۆژی ڕابردووە بەتایبەت کە شەوی ڕابردوو هیچ ئامارێکی قوربانیان یان هیچ زانیاریەک هەیە لە دەرەنجامی ئەو پێکدادان و ئاڵۆزیانەوە قوربانی کەوت بێتەوە یان زیانی مادی کەوت بێتەوە؟ بەڵێ مامۆستا عەباس بە حوکمی ئەوەی ئەو ناوچانە ڕوبەڕووبوونەوە لە نێوان سوپای تورکیا و گەریلاکانی فەرەکە لەو ناوچانە ڕوو ئەداتن هیچ ئامارێک لەلایەن ئەو هەردوو لایەنانە ڕانەگەیەندراوە لە شەوی ڕابردووە ئەخۆ ئاماری کوژرا و برینداری نێوان هەردوو لە چیە. بەڵام ئەوەی زەرمەندی سەرەچین لەو نێوەدا هاوڵاتیانی دەڤەرەکەن. دیارە هاوڵاتیانی دەڤەری برادۆست بەهۆی ئەو شەڕ و پێکدادانەوە بە حوکمی ئێستاش جیای ئەو ناوچانە بووتە پوش و فەڵاش لە ئەگەری هەر ڕوبەڕووبوونەوەیەکدا ئاگر ئەکەوێتەوە لەو ناوچانە وەک ئاماژەم پێدا ئاگرێکی گەورە لە دەڤەری برادۆست کەوتۆتەوە. ئەمەش زەرەر و زیانی زۆر بەر لە وەرگای ناوچەکە دەگەێنێتن. هەروەک لە ئێستادا هاوڵاتیان و جۆتیاران و ڕەوەندەکانی ئەو دەڤەرە ناتوانن کاری کشت و کاڵیان بکەن چونکە لە ئەگەری نزیکبوونەوەیان لە ڕەبایەکانی سوپای تورکیا ئەوە ژیانیان ئەکەوێتە مەترسی. لە ئێستاشدا لە گوندەکاندا سوپای تورکیا زۆر نزیکن بە چەند کیلۆمەترێکی کەم سوپای تورکیا لە دەوروبەری گوندەکانی دەڤەری برادۆزدا نیشتەجێ بوون. ئەمەش بۆتە هۆی بارگرانی بۆ خەڵکی دەڤەرەکەوە حاڵ و گوزەرانی خەڵکی دەڤەری برادۆست لە ناخۆشیدایەوە خەڵکی دەڤەری برانی قەندیلیش لە ئێستادا لە ترس و دڵەڕاوچەیەدان بەهۆی هەڕەشەکانی وڵاتی تورکیا.
دۆمەراوەیی پامنێرمان لە دەوەری باڵەکایەتی لەگەڵمانابووی زۆر سپاس.